ناحیەی هەریرە لە سنووری قەزای شەقڵاوەی سەر بە پارێزگای هەولێر. زیاتر لە 16 ساڵە لە ناحیەی هەریر زیاتر لە 1000 پارچە زەوی بەسەر فەرمانبەران و خاوەن پێداویستی تایبەت و کرێنشینان دابەشکراوە. تا ئێستا ئەو زەویانە شوێنیان دیار نییە، چەندان جاریش مامەڵەی کڕین و فرۆشتن بەو کارتانەوە کراوە. بۆ 16 ساڵ دەبێت سەروی 1000 پارچە زەوی لە شارۆچکەی هەریر دابەش کراوە بە بیانووی ئەوەی کە زەوی نییە بەسەر ئەم خەڵکانە دابەش بکرێ. ئەمە تەنها کارتێکە دراوە بە خەڵکانێک. لەم ساڵانەی دواییشدا کڕین و فرۆشتنێکی زۆر بەم کارتە کراوە. ئەگەر بێت و بۆ ئایندە ئەم زەویانە شوێنی بۆ دیاری نەکرێت لەلایەن حکوومەتەوە بە دڵنیایی گرفتی کۆمەڵایەتی دروست دەکرێت لەبەرەوەی کڕین و فرۆشتنی پێکراوە. ناحیەی هەریر لە ساڵی 1922 بووە بە ناحیە. تا ئێستا ماستەر پلان و نەخشەی کەرتی و تەنانەت هیچ گەڕەکێکی ئەو ناحیە تاپۆی نییە. بە درێژای ئەو 100 ساڵەی تەمەنی ناحیەکە بە شێوەی نایاسایی مامەڵەی کڕین و فرۆشتن بە زەوی و خان و شوێنی بازرگانیەوە کراوە. ئێمە لە سەرۆکایەتی شارەوانی هەریر خاوەنی زەوی بەردەست نینە و نەمانتوانیوە زەویان بۆ تەرخان بکەین. بێزگەلەوەی کە لە هەریر تاپۆنیە، لە هەریر نەخشەی کەرتی گەڕەکەکانیشمان نییە. ئەوەی هەیە نەخشەی بنەڕەتیە کە نەخشە بنەڕەتیەکە لە ساڵی 2004 کاری لەسەر کراوە و 2005 پەسەند کراوە. بەڵام واقعی ئێستا لەگەڵ واقعی نەخشەی بنەڕەتی تێک ناکاتەوە، بەشێکی زۆری زێدەڕۆیی لەسەر کراوە. بەڕێوەبەری ناحیەکەش پێی وایە زەویەکان بە شێوەی یاسایی بۆ کەسانی شایستە دابەش نەکراوە، بۆیە بڕیارەکە کاری پێناکرێت. دابشکردنی زەوی دەبێت لەلایەن وەزارەتی شارەوانی و بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران و بەپێی یاسا بێتن. ئەو ڕێکارانەکە ئەنجام نەدرا بۆیە کێشە هەیە، بۆیە کەواتە دەبێت لە بنەڕەتدا چارەسەر بکرێت و ئەو کەسانێک کە ناویان هەیە کارتیان وەرگرتووە یاخود شایەنی ئەم سوودمەندیەن دەبێت لەسەر لە نوێوە ڕێکارەکانیان بۆ چارەسەر بکرێتەوە و دەشکرێت لە هەمان مەوقعیت جۆغرافیەکە بێ. دوای 16 ساڵ چاوەڕوانی فەرمانبەران و خاوەن پێداویستی تایبەت و کرێنشینان بۆ وەرگرتنی زەویەکانیان، ئێستا هەڵوەشانەوەی بڕیارەکە گرفتی زۆر بۆ ئەو کەسانە دروست دەکا، بە تایبەتی ئەوانەی کارتەکانیان فرۆشتۆتەوە، چەند جارێکیش کڕین و فرۆشتنی پێوە کراوە. 100 ساڵە هەریر بووە بە ناحیە، بەڵام تا ئێستا زۆربەی گەڕەکەکانی ئەو ناحیە تاپۆی نییە. سەرڕای ئەوەش کەمی خزمەتگوزاری لە گوند و ئاواییەکان و سنتەری ناحیە هەریر زۆرترین گرفتی بۆ هاوڵاتیان و دانیشتوانی دروست کردووە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ناحیەی هەریر.